وهەش کاتێک ئێمە هەڵەمان کرد تاوانمان کرد خۆی تەبارەکە وتەعالە هەندێک شتی بۆماندانەوە کە ئەبێتە هۆی ئەوەی کە لێمان خۆش بێت. یەکێ لەوانە ئەتبیع السەیئەتە الحەسەنەتە تەمحوها، ئەگەر خراپەیەکت کرد یەکسەر بە دوایەکی کە چاکە ئەنجام بدە، خۆی تەبارەکە لێت خۆشەوێت. وە گەورەترین چاکە کە ئێمە لە دوای خراپە ئەنجامی بدەین ئەوەیە کە تۆبە بکەین وەلای خۆی تەبارەکە وتەعالە. هەچ کاتێ تاوانت کرد بڵێ ئەستەغفر الله وەئەتوب إليه، پەشیمانم لەو هەڵەیە و داوای لێخۆشبوون لە خۆی تەبارەکە وتەعالە ئەکەم و بگەڕێرەوە بەلای خۆی گەورە پەشیمان بەرەوە. و حەقی خەڵکیش بەسەرمانەوە خۆشەویستان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەیە کە باسی ئەکا فەرمێ وخالق الناس بخلق حسن. ڕاستی ئێمە ڕەنگە لە زۆر مجلیسەکانی ئێمە هەر باسی بکەین، بەڵام لە ئەرزی واقع یعنی ئەوانەیشی کە باسی ئەکەن دوورن لێەوە کە ئەوە ئێمە چییە، یعنی لەگەر خەڵکیە چاکە ئەنجام بدەین، ڕۆژمان بەرز بێ کاتێکە ناکۆچیەکەوێتە بەیمانەوە. حقیقەتەن زۆر ئاسانە ئێمە بە قسە بیڵێین، بەڵام کاتێکە ئەبێتە واقع وەرە ئەو شتە لە خۆت تەطبیق بکە. کاتێکە کەسێک قسەی هیناشیاوت پێ ئەکا، گومانی خراپت پێ ئەبا، هەڵت بەرامبەر دەکا، بەڵام تۆ ئەبێ هەڵوێستت چۆن بێت. وخالق الناس بخلق حسن. ئایا تۆکو ئەو فڵانی ئەدەیتەوە کاتێکە شۆفێری لێ ئەفڕی، کەسێک لەلا دەتەکتە ژێنێک پێدا ئەشکێنێتە ملتە، توش لە هەمان کات ئەو کارە بەکارێنی، یان کەس و کارت یان دەوروبەرت برادرانت هەموویان سێرەکەی دەبینی یعنی بانی خۆی قسەی ناخۆش و ڕفتاری خراوت بەرامبەر ئەکەن، بەڵام تۆ هەڵسوکەوتت چۆن بێ لەگەلیان. وەکو پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی السەڵاتو وەسەلام وخالق الناس بخلق حسن. بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرایەک کە دەمشەق بووە، کابرایەک کە خراپ بووە، کە هاتووە ئیزنی لە پێغەمبەری خوا خواستووە بۆی بێتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرموویەتی ئیزنی کە بدەن ئەوە خراپترین کەسی ناو قەومەکەیەتی. بەڵام کە هاتەتە ژیرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی بزەخەنینەی لەگەرە کردە و ڕوخساری بەرامبەری یعنی خۆش بوو، قسەی خۆشی لەگەر کردەوە، حتا یعنی بەڕێی خستە بۆ ئەوەی یعنی دڵەکان هەرچەندی خراپیان شتیا بێ کە ئێمە چاکە بکەین و خراپە بە چاکە نەدەینەوە، ئەو وەڵڵاهی دڵەکان یەواش یەواش چاکە بن. هەر ئەلەقەل یعنی ئەو دڵە خراپانە یان ئەو کەسانێکەوە بە تەمەنی خراپن بەرامبەرمان لەوانەیە خراپەکانیان کەمتر بێتەوە ئەگەر نەمێنێتش.